هەندێک جار وا هەست دەکەم کە کوردیەکەم دووکەڵ ئەکات. ئەم هەستەی کاتی ئاسایە بۆ هەر تەلەبەیەکی زمان. بەڵام ئەگەر بە ئینگلیزی بڵێ My English is smoking today ئەوە مانای پێچەوانەی هەیە، مانای ئەڕێنی هەیە. وەکو ماشەڵڵا ئینگلیزیەکەم زۆر باشە ئەمڕۆ. بە تایبەتی ئەگەر بڵێت My English is smoking today بەبێ دەنگی PTG. یان ئەگەر بڵێت My English is on fire today ئەمڕۆ ئینگلیزیەکەم ئەسووتێت. هەمان مانای هەیە، بەڵام ئەگەر ڕۆژێک ئینگلیزیەکەت بە مانای کوردی دووکەڵ بکات. توانی بڵێت My English is struggling today ئەمڕۆ ئینگلیزیەکەم خەبات ئەکات. یان ئەگەر پێشتر ئینگلیزیەکەت باشتر بوو ئەتوانی بڵێت My English is rusty ئینگلیزیەکەم جەنگاویە. خەمت نەبێت، ئەم هەستە شتێکی ئاسایی و کاتیە. هەر بەردەوام بە، لەوانەیە ئەمڕۆ ئینگلیزیەکەت دووکەڵ بکات، بەڵام زوو Your English will be smoking. Your English will be on fire.